کاژمێر 8:30 پێشنی وڕۆ ئاگادار کراینەوە کە تەرمێک لە دەربەندی ڕانی دۆزراوەتەوە دەست بەجێ تیمەکانی ئێمە تیمی خەواسی بەڕێوەبەتی بەرگی شارستانی ڕاپەڕین بە هاوبەشی بەڕێوەبرانی پۆلیس نەژدا گەیشتنە شوێنی ڕووداوەکە دوای داخولەک تەرمەکەیان هێناوە دەرەوە و هێنایانە بەردەم تۆپ عەدلی بۆ زانیاریتان ئەو هاوڵاتیە دیارە دوای ئەوەی کە ناسنامەکەی ئاشکراکرا بە ناوی ڕۆژان محەممەد ڕەسوول موالید 1997 واتە 26 ساڵە ڕەگەزی مەیە دانیشتوی گەڕەکی ڕاپەڕینە شاری ڕانیە واتە لە ڕۆژی جمعەوە کە دەگاتە 18 مانگ ئەمڕۆ واتە 4 ڕۆژ بێ سەروشێن بوو ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە ناسنامەکەی بەڵێ ئاشکرا بوو دوای و کەسێک کە کەسکارەکەی هات لە توبعەدی ئێستا لێرە ئەوەی کە توبعەدی لە پشتمانەوە کەسکارەکەی هاتن سەیری تەرمەکەیان کرد ڕێگەمان پێدا بۆ ناسینەوەکەی بەڵێ ناسیانەوە لە هەموو شێوازەکان کەزانین ئەم کچەکەی خۆیانەوە باسی کرد کە علی بڵێ تەمەنی 26 ساڵ لە ڕێگەزیمەی دانیشتی شای ڕانی گەڕێکی ڕاپەڕینە ئەمەش هەر لە ڕۆژی 18 مانگەوە کەم ئافرەتە دیار نەماوە کەسکارەکەی بەتایبەتی دایکی هەواڵی داوە لەم کە پۆلیسی ڕانیا سەبارەت بە ونبوونی کچەکەی دوای ئەو کاتێکە دۆسەی لێکۆڵنەوە بکراوە بەڕێز دادوەری لێکۆڵنەوە ئاگادار کراوەتەوە دەست بەجێ هێزەکانی بەڕێوەبەتی پۆلیسی ڕاپەڕین کە لە پۆلیسی فریاکەوتنی ڕانیەوەتە نەژدا واروەها پۆلیسی مکافحە واروەها بنکەی پۆلیسی ڕانیا بنکەی پۆلیسی ڕزگاری سەرجەم ئەو ئیجراءاتانەی کە پێویست بووە لەلایەن پۆلیسەوە بۆ کەسکارەکەی جێبەجێ کراوە بە تایبەتی بۆ دۆزینەوەیەوە بەڵام ئەمڕۆ بەداخەوە تەرمەکەی لە دەربەندی ڕانیا دۆزرایەوە بۆ مەبەستەش بە ڕێزان ئێمە دەستمان کردو بە لێکۆڵینەوە و لە ئێستادا تەرمەکەی بەڕێکراوە بۆ پزیشکی دادی سلێمانی بەهۆی ئەوەی کە چەند پرسیارێکمان ئاراستەی پزیشکی دادی سلێمانی کردووە تەنها دادگای سلێمانی مختصە بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی ئێمە کە پرسیارێکی تحقیقی جەوهریە بۆ یەک لایکردنەوەی ئەم کەیسە کە تایبەتە بە هۆکای ڕاستەقینەی مردنەکەی ئەم کچە هەفتەیەک پێش ئێستا سەردانی نەخۆشی دەرونی کردووە دیارە تووشی نەخۆشی دەرونی بووە لە ماڵچۆتە دەرەوە لە هێزەکانی ئاسایش و پۆلیس زۆر بە جوانی بەدەممانەوە هاتن لەگەڵمان بوون دەقە بە دەقا هەتا پێیان گوتین بەرەو قەڵازیە ڕۆیشتووە دیارە لە دەربەندی ڕانیا خۆی ئینتیحاری کردووە و چۆتە لەناو ئاوەکە ئەمڕۆ بەیانی دۆزی بیانەتەوانێت ئێمە داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن داوا لە تووڕە کۆمەڵاتیەکان دەکەین ئەم کەیسە بەلاڕێدا نەبن ئێمە گومان و شکمان لە هیچ کەسێک نییە ئەم کچە کچی ماڵەوەیە و هیچ کێشە و مشکی لەمان لە کەس نێ لەخوای بەزیاد